بە چاودێری فریاد ڕەواندزی وەزیری ڕۆشنبیری عێراق و باوکاری بەڕێوەبەراتی لاوانی هەڵەبجە و ڕێکخراوی کۆتری ئاشتی یەکەمین فستیڤاڵی هونەری و فەرەنگی لاوان بە دروشمی لاوان سیمبولی بیری ئازاد و هێزی داهێنانن دەستی بەکارەکانی کرد. لە فستیڤاڵەکەدا وتاری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم لەلایەن پارێزگاری هەڵەبجەوە خوێندایەوە و پشتیوانی بۆ گەنجاند و پاتکرایەوە. گەنجانمان خاوەنی بیری نوێ و بیری ئازادن، هەروەک چۆن لە دروشمی فستیڤاڵەکەدا هاتووە لاوان سمبولی بیری ئازاد و هێزی داهێنانن، بەندەش هاوڕام لەوەی کە گەنجان بزوێنەری سەرەکی کۆمەڵگان، هاوڕام لەوەی کە گەنج بە سوودوەرگرتن لە تێکۆشەرانی گەلەکەمان و خاوەن ئەزموونەکان دەتوانن گۆڕانکاری بکەن لە جومگە جیاجیەکان و وێستگەکانی ژیان. بەندە یەکێکم لەو کەسانەی کە متمانەی تەواوم بە گەنجانی کوردستانەکەمان هەیە کە دەتوانین پشتیان پێ ببەستین و ببنە هۆکارێک بۆ بەرەو پێشچوون. سەرباری هەموو ئەو نەهامەتیانەی کە بەسەریان ناهاتووە، بەگشتی گەنجانمان دڵسۆز و بێر و چالاک و خاوەن هەڵوێستی جوانن. دواتر وتاری هەرێک لە وەزیری ڕۆشنبیری عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندانەوە کە بە گرنگیەوە باسییان لە فستیڤاڵەکە دەکرد. دیارە کاکفریاد پەیامێکی هەبوو بۆ بەڕێستان لەوەیە خۆی بینیەوە کە پێتان بڵێن پێتان ڕابگەێنم وەکو وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی عێراقی فیدراڵ ئامادەبوونمانتیایە کە هەموو هاوکاریەکی پرۆژە جوانەکانی ئەم شارە بکەین لەبەروی خۆمان بە قەرزاری ئەم شارە ئەزانین، بەڵام ئەوەی کە پێویستە لەبەر چاومان بێت لە سنووری ئیمکانێتی وەزارەتەکەمانە. لای کەس شاراوە نییە کە هەڵەبجەی پێگەیەکی لە مێژووی خەبات و قوربانیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان هەیە و ڕابردووی پرشنگداری ئەم شارە گەواهیدەری ئەو ڕاستیانن. وەلێ مخابن تاکو ئێستا نەتوانراوە پاداشتی خەبات و قەرەبووی قوربانەکانی وەک پێویست بدرێتەوە. تاوای لێ هاتووە مەزلومیەتی ئێستای هەڵەبجە درێژە پێدەری ئەو کارەساتە بێت کە پێشتر بەسەری داهاتوو. لێرە قەرار بەوەیە کە سەمینارێکمانە هەبێ لە بابەتی گرنگی شانە و لە وڵاتە لێنێ لە هەڵەبجە بۆ هەڵبژاردننی ئەو مۆزوعە ئێمە زۆر بیرمان کردەوە کە چی باشە. پێم وابوو گرنگترین شتێک کە ئەمانتوانی هەڵی بجێرین هەرۆ بابەتە بوو. فستیڤاڵەکە 2 ڕۆژ دەخایەنێت و ژمارەیەک فیلم و سیمیناری هونەری و پێشەنگای سیرامیک و ژمارەیەک بابەتی دیکەی تێدا پێشکەش دەکرێن کە ئامانج لە فستیڤاڵەکە گرنگیدانە بە لاوانی پارێزگاکە و بەشداربوانی پارێزگاکەش لە سەرجەم پارێزگاکانی هەرێم و ڕۆژهەڵاتەوە بەشداریان کردووە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.